قەوارەی هەرێمی کوردستان ماوەی زیاتر لە 30 ساڵە دامەزراوە لە دوای ڕووخانی ڕژێمی بەعسیش لە ساڵی 2003دا هەبوونی لە دەستوری هەمیشەییدا چەسپێنرا، بەڵام بە درێژایی 3 دەی ڕابردوو دەسەڵاتدارانی هەرێم نەیانتوانیوە حکوومەتێکی یەکگرتوو دروست بکەن کە لە ئاستی نێوخۆدا جێی ئومێدی هاوڵاتیانی و لە ئاستە نێودەوڵەتیەکەشدا سەرەڕای هەموو ئەو پاڵپشتیانەی لێی کراوە ڕێز لێژیراو بێت و ببێتە نمونەیەکی جوان. ئێستاش دوای بێئومێدبوونی کۆمەڵگەی نێودەوڵەتی لەم دەسەڵاتە بە ئاشکرا باس لە مەترسینەمانی قەوارەی هەرێم دەکرێت و دەوروژێندرێت. لە ئایار واتە مانگی 5 2021دا جینین پلاسخارد نێردەی نەتەوەیەگرتوەکان لە عێراق یۆنامی یەکەم زەنگی مەترسینەمانی قەوارەی هەرێمی لێدا، دوایەوەی کە لە وتارێکدا لە هەولێر لە کۆنفرانسی یەکڕێزی و دەستور وتی وامەزانن قەوارەی هەرێمی کوردستان بە مسۆگەری هەتاتایی دەمێنێتەوە. هاوکات پلاسخارد هۆشداری دالەوەی ئەگەر کۆمەڵگەی نێودەوڵەتی نەبێت دەکرێت خەبات و قوربانی 100 ساڵی ڕابردووی کورد بە هەدەر بڕوات و لە نێو بچێت. جگەلەوەی با پێی زانیاریەکان ئەم هەڕەشەیە بە ئاشکرا دەیان و سەدانجار لە کۆبوونەوە داخراوەکاندا بە گوێی دەسەڵاتدارانی کورد دادراوە. هاوکات لە ئاستی نێودەوڵەتیشدا چەندین جار جەختی لێکراوەتەوە. ساڵێک دواتر و بە دیاریکراویش لە مانگی ئایاری 2022 ماتیۆ تولەر باڵێزی پێشووی ئەمریکا لە عێراق هۆشداری لە ناکۆکیە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان و بەڕێوەنەچوونی هەڵبژاردن لە کاتی خۆیدا و ئاماژەی بە ئەو مەترسیە لەسەر قەوارەی هەرێم کرد. هەر ساڵی ڕابردووش ئێرفین هێکس کۆنسۆلی ئەمریکا لە هەولێر لە یەکێک لە تۆڕە کۆمەڵاتیەکان ئەو راپۆرتەی ڕۆژنامەی فۆرن پۆلیسی ئەمریکی لای خۆی شێر کرد کە هەرێمی کوردستان بە ماڵە کارتۆنیەکە ناو دەبات. ئاوکات ڕۆژنامەی سەباحی نیمچە فەرمی عێراق لە سەرەتای ئەم ساڵ و لە شوبات واتە مانگی دوودا بابەتی نەمانی قەوارەی هەرێمی وروژاند، دوایەوەی کە پشتی بە ڕاپرسیەکی ناوخۆی هەرێمی کوردستان بەستە بوو. هەردوو بابەتەکەش کاردانەوەی لای دەسەڵاتدارانی هەرێم دروست کرد. دواترین هۆشداریش لەلایەن ساڵح موتڵەق جێگری پێشووتری سەرۆکوەزیرانی عێراق لە لێدوانەکەی بۆ دەنگی ئەمریکا دێت سەبارەت بە مەترسیەکانی سەر قەوارەی هەرێم کە دەڵێت هەندێک حەزب تاکڕەون و ئەوانی دیکە وەکو پاشکۆ دەبینن، هەندێک حەزبیش بێمەبەست بێت یاخود بەمەبەست دابەشبوونی پارێزگاکانی دەبێت. لە دوای کۆبوونەوەی نێردەی نەتەوەیەگرتوەکان لە عێراق یۆنامی لەگەڵ حەزبەکانی هەرێم مامۆستا عەلی باپیر سەرۆکەی کۆمەڵی دادگەری لە وتارێکدا ڕایگەیاند پێویستە هەردوو حەزبدان بە هەڵەی خۆیاندا بنێن پێش ئەوەی کار لە کار بترازێت و بەویستێکی بەهێز و سەرڕاستانە دەست بە چاکسازی جددی بکەن و گوێ لە ڕەخنەی دڵسۆزان بگرن و پێی قەڵس نەبن. لەگەڵەوەی کە پارتی وێچەتی هاڕەشەی جددین بۆ سەر قەوارەی هەرێم هەر ئەوانیش بە وروژاندنی ئەم بابەتانە قەڵس دەبن و تا دێت ناکۆکیەکان قوڵتر دەکەنەوە و لە چەوسانەوەی خەڵکی هەرێمی کوردستانیش بەردەوامن.